ناکۆکیەکی نوێ کەوتۆتە نێوان مۆسکۆ و کیێڤ و تیایدا وەرزش تێکەڵ بە سیاست کراوە. مەترسی ئەوە لە ئارادا بوو قەیرانی درێسی هەڵبژاردی تۆپی پێی ئۆکرانیا لە ناو لای کێشە سەوزەکەی یاریگاکانەوە پەل بکێشێتە دەرەوە. هۆکارەکەشی دانانی دروشمێک بوو لەسەر درێسی هەڵبژاردی ئۆکرانیا کە لە پاڵەوانێتی تۆپی پێی یۆرۆی 20 بەنیاز بوو بەشداری پێ بکات. ئەوەش نیگەرانی مۆسکۆی لێکەوتەوە، چونکە نەخشەی ئەو وڵاتە بەنیمچە دوورگەی کریمیا لەسەری دەرکەوتە بوو. هەروەها دەستەواژەی شکۆمەندی بۆ پاڵەوانانی لەسەر نووسرا بوو کە لە سڵاوی فەرمی سەربازی ئۆکرانیا بەکاردێت. حکوومەتی مۆسکۆ لە ڕێگەی ماریا زاغارۆفا وتەبێژی وەزارەتی دەرەوە ڕایگەیاندبوو ئەو ڕەفتاری هەڵبژاردی تۆپی پێی ئۆکرانیا نابەجێ و وەک گێژەڵ پێکردن وایە. لای خۆشیەوە دیمیتری پیسکۆف وتەبێژی سەرۆکایەتی رووسیا وتی پێویستە لە بڵاوکردنەوەی ڕقوکینە و هاندان لە نێوان ڕووس و ئۆکرانیەکان بە دوور بن و سیاسەت تێکەڵ بە وەرزش نەکرێت. بابەتی درێسەکە مەترسی ئەوەی دروست کرده بوو پاڵەوانێتەکە دۆخێکی ناجێگیری سیاسی بەخۆوە ببینێت و سکاڵاکانی مۆسکۆش یەکێتی ئەوروپای ناچار کرد داوا لە حکوومەتی کیێڤ بکات گۆڕانکاری لە درێسی هەڵبژاردەکەی بکات و دروشمەکەی لەسەر لا ببات بۆ پێی پێچەوانەی بنەماکانە. ئەوەش دوای ئەوەی پێشتری یەکێتیەکە ڕەزامەندی لەسەر درێسە نوێیەکە نیشاندا بوو. لە بەرامبەریشدا لایەنی ئۆکرانی سەرسوڕمانی خۆی لە هەڵوێستی یەکێتی ئەوروپا نیشاندا و ڕایگەیاند دروشمی سەردرێسەکە هێمایەکی فەرمی دەوڵەتی ئۆکرانیایە. هەر بۆیە بەپەلە لەگەڵ یەکێتی تۆپی پێی ئەوروپا ناسراو بە یوفا لە ڕۆمای پایتەختی ئیتالیا کۆبوونەوە تا لە بڕیاری لابردنی دروشمەکە پاشگەزی بکەنەوە. بەڵام بۆ دوجار سەرۆکی یەکێتی تۆپی پێی ئۆکرانیا لە ژێر فشارەکاندا بڕیاریدا لە سەرداواکاری یوفا هەندێک گۆڕانکاری لە درێسی هەڵبژاردی تۆپی پێی وڵاتەکەیدا بکات و شوێنی دروشمی شکۆمەندی بۆ پاڵەوانان لەسەر درێسەکە بگۆڕێت و بخرێتە دیوی ناوە. ئەوە لە کاتێکدایە قەیرانی دروشمی سەردرێسی هەڵبژاردی تۆپی پێی ئۆکرانیا تاکە قەیرانی ئەو وڵاتە نییە لەگەڵ رووسیا و دیارترینیان داگیرکردنی نیمچە دوورگەی کریمیەیە لەلایەن رووسیا لەگەڵ جیابوونەوەی دوو هەرێمی دیکەیش لە ڕۆژهەڵاتی ئەو وڵاتە و دەزوەردانەکانی مۆسکۆ لە کاروباری ناوخۆی ئۆکرانیا.